لە ڕووداوەکەی ئێوارەی ئەمڕۆکە لەسەر ڕێگای کەلار دەربەندیخان ڕوویدا بە دیاریکراوی لەسەر پردی خولەبەرز کە ئۆتۆمبیلێکی جۆری توێتا ماجێستا کەوتە خوارەوە ئاگری گرت لە سەرزاری بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار لێ دوا قسەمان لەوێ وەرگرت باسی لەوە کرد کە بەهۆی ڕووداوەکەەوە لە 5 کەسە ناو ئۆتۆمبیلەکە بوون سییانیان گیانی لەدەستدا و دوانیان بریندار بوون بەڵام دواتر بە دوواداچوونمان کرد ئەو ئۆتۆمبیلەی کە لەسەر پردەکە کەوت بۆ خوارەوە تەنها 4 کەسی تیابوو کە دوانیان ئامۆزای یەکتری بوون و دوانەکەی دیکەش هاوڕێیان بوون بە مەبەستی گەشت و سەیران بۆ یەکێک لە سەیرانگایەکانی سنووری قەزای دەربەندیخان ڕۆشتون و کەسی پێنجەم کە بریندارە و باسەوە کرێ بریندار بووە کەسێک بووە لەوانەی کە بە یارمەتی ئەو چوارە قوربانیەوە ڕۆشتووە ویستوێتی تەرمەکانیان دەربهێنێت لە ئەنجامی ئەوەیە هەندێک قاچی بریندار بووە و سوتاوە واتە برینداری پێنجەم کە وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار باسی لێوە کرد لەناو ئەو ئۆتۆمبیلە نەبووە لە ئۆتۆمبیلێکی دیکەیە بووە بە فریای ئەو کەسانەوە ڕۆشتووە بۆ ئەوەی نەسووتێن و فریان کەوێت دەریان بهێنن لە ئەنجامی ئەوەدا قاچی بریندار بووە و کەمێک سوتاوە بەڵام برینەکەی سوک بووە و وەک باسم کرد برینداری پێنجەم لە ناو ئۆتۆمبیلەکەیان نەبووە لە دەرەوەی ڕووداوەکە بووە برینداری پێنجەم بەڵام لەو ئەو 4 کەسەی کە لە ناو ئۆتۆمبیلەکە بوون وەکو باسم لێوە کرد سییانیان گیانیان لە دەستدا و دانەیەکیان بەهۆی زۆری سووتانی جەستەیەوە ڕەوانی نەخۆشخانەکانی لە نەخۆشخانەی شەیدەژار لە کەلار و ڕەوانی نەخۆشخانەکانی سلێمانی کرا بۆ ئەوەی چاودێری زیاتر بکرێ و هەروەها ڕەفیق قادر بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار ئاماژەی بۆش کرد کە ئەو سێ کەسەی گیانیان لە دەستداوە هیچ پاشماوەیەکی سووتان لەسەر جەستیان نەبووە واتە بەهۆی سووتانەوە گیانیان لە دەست نەدا بۆ ئەو سێ کەسە.